بەڵام جالێکیان هەیە زۆر نەمەتە ئینسان دوعای بکات لەسەر ئەو جاهیلێتە بمێنێتەوە. ئەویش ئەوەیە ئینسان چەند جوانە چەند خۆشە جاهیل بێت بە ناسینی کەسانێک کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان جەستەی خۆیان عەرزەکەن، خۆیان داوەتە بەر چەق و کیمیا و ئەنواع تیفتیفەداری دەموچاوی خۆیان و بە ناوی تۆپ مۆدە و بە ناوی گۆرانی بێژە بە ناوی فڵان و فیسار چەند خۆشە تۆ جاهیل بیت بەو شتانەی کە ئەیکەن و بە ناسینی خودی خۆشیان. ئەبێ بۆ کچێک بۆ ئافرەتێک چەندە جێگای دڵخۆشی بێت و جێگای ڕۆشنبیری بێت کە ئەم ناوە کچانە هەنە لە سەردەمێکە کە دەرگای ساڵۆنەکان پێ نازانن، کە نازانن خۆ تەزمیدکردن و خۆ تعمیرکردن لەکوێیە، کە جۆری نینۆک درێژکردن و سبوخکردن و تەزمید و تعمیرکردن ناناسن. ئەم جەهلە بۆ ئەو ئافرەتانە ئەو پەڕی نیشانەی ڕۆشنبیریە. ئەی بۆ گەنجێک کە نازانێت دەرگای دیسکۆیەکان لەکوێیە، نازانێت قومارخانەکان لەکوێنە، نازانێت جێگا خراپەکاریەکان لەکوێنە، چەند خۆشە ئینسان جاهیل بێ بەوەوە. ڕۆژێکیان لەو شارۆچکەی ئێمەدا کە جێگایەکی زۆر بچووکە کەسێک لێ پرسیار کردم وتی فڵان قومارخانە لەکوێیە؟ چەندی فکرم کردووە من لەو شارۆچکەی قومارخانەیەک پێ نازانم، کە وتم پێ نازانم زۆری پێ سەیر بوو باوەڕی پێ نەکردم. بەس دوایەکە کە لێم کۆڵیوە بەڵێ قومارخانەیەکی لێیە بەڵام من پێم نەزانیوە، لەوە زانیم کە قومارخانەیەکە لەکوێ دەرهەیە. کەواتە چەند خۆشە تۆ جاهیل بی بە قومارخانەکان، تۆ جاهیل بی بە دیسکۆیەکان، تۆ جاهیل بی بەوانەی کە ئاڵوودەی ئەو جێگانەنە، برادەرێکت نەبێت کە بۆت باسی ئەو جێگانە بکات. کەواتە ئەم جۆرە جاهیلیە ئەو پەڕی نیشانەی ڕۆشنبیری ئەو ئافرەتانەیە کە خۆیان لە جێگا خراپەکان و خۆڕازانەوە و خۆ تعمیرکردن و خۆ تەزمیدکردن و لەو شتانە ئەسڵەن شارەزاییان لێ نییە و ئەو جۆرە برادەرە جاهیلانەشان نینە بۆ چونکە هەستەکەن بوونی ئەم جەهلە نیشانەی ڕۆشنبیری ئەم کچە و ئەم کوڕئەگەیەنێ کە ئەمیان شارەزانیە بە دیسکۆ مەلهاکان و بە خراپەکاریەکان ئەمەشیان بە مۆدیلاتەوە خۆی خەریک ناکات، بەڵکو هەر نازانێت باسی چیشەکەن و کاتێک ئەڵێن مای بۆتۆکس یاخود مایکرۆبلادینگ و یاخود برژانجی فڵان و نینۆکی فڵاگەز ئەسلەن لەو شتانە جاهیلە. ئەم جۆرە جاهیلە خوای گەورە لەسەر ئەم جەهل بمانهێڵێتەوە.